نەروێژیەکان لە هەفتەی مەی هەموو ساڵێک ئەم جەژنی سەربەخۆی خۆیانە گەڕن ئەو ڕۆژەی کە بۆ یەکەم جار لە چنگی چەند سلهێزێک تر ڕزگاریان بوو بێگومان هەفتەی مەی لای ئەوان هاوشێوەی جەژنەکانی لای خۆشمان چۆنەڵی لێکچووی هەیە هاوشێوەی خۆمان چۆن جەژن خۆمان خەلقین دەچینە بازار شت دەکڕین لە مارکێتەکان شت نەما بوو خەڵکێکی زۆر دەیویست هەندێک کەلوپەل و پێداویستی بۆ ئەم بۆنەیە بهێنێتەوە ئەمانیش بێگومان بەم جۆرە بەشێکی زۆریان لەم ڕۆژەدا کە هەفتەی مەیە کاتێک جەژنە پیرۆزە لە یەکتری دەکەن دەستەواژەیەکیان هەیە ئەو دەستەواژەیە تۆزە قورسە بە زمانی نەرویجی زۆر جار دەڵێن جەژنەکەت لێ پیرۆز بێ ئەمان ئەم وەکو خۆمان ئەمەیان هەیە جەژنەکەت لێ پیرۆز بێت لە هەمان کاتدا هەمویان ئاڵای نەرویج ئاڵای وڵاتەکان هەڵدەکەن لەم ڕۆژەدا اینجا هەندێک نەرێکی زۆر سیر هەیە سەر کۆلان ئەمێت بۆتان باس بکەم لە ئەگەر درامەی ڤایکینەکانتان بینی بێت زۆری نەمان ئەم درامەیەمان بینیوە لە نێو ڤایکینەکاندا پاشایەکە بوو ناوی پاشا هاڕڵ بوو کە بێگومان پاشای سوید خۆی بە پاشای سوید دادەنا ئەو وەختە کێشە هەبوو لە بینی دانیمارک و سوید و نەرویج و ڤایکینەکان کە هۆزێکی ئەم ناوچێ و ئەسکەندەنافیا بوون دەیانویست بەشێکی زۆریان جەنگاوەر بوون دەیانویست چون وڵاتانی تر داگیر بکەن یان سەر و سامان بێنین بەشێکیان بە ئاینەوە خەریک بوون بەشێکیان چۆنەڵی هاوپەیمانیان بەست لەو کاتەوە تا ئێستا کێشە هەبووە تا ساڵی 1940 کێشە هەبووە لە نەرویجدا بۆ لەبەرەوەی پاشای دانیمارک چانیشینێکی پێکێناوە لە بینی سوید نەرویج و دانیمارکدا بەڵام دوایی ساڵی لە بابین لە ساڵی 1600ەکان بەدواوەیتە بۆ 800ەکان بەدواوە چیرۆکی یەک لە دوایی یەکیان چیرۆکی سەیر هەبوو بۆ نمونە بە پێی جەنگێکە لە نێوان بەریتانیا و فەڕەنسا بووە نەرویج و دانیمارک پشتی فەڕەنسا کردووە بەڵام کاتێک کە فەڕەنسا دۆڕاوە پاشای دانیمارک کە سەرۆکی شانشینەکە بووە ناچار کراوە کە نەرویج ڕادەستی سوید بکات بەڵام نەرویج ئەمەی پێ قبوڵ نەبووە گەلی نەرویجی ئەمەی پێ قبوڵ نەبووە بۆیە ناچار جیابوونەوە لە ساڵی 1940 دەستوری خۆیان نووسیەوە لە هەفتەی مەی ڕایانگەیان بۆی ئەم ڕۆژەیان داناوە جا من پێم خۆش ئەگەر پرسیارتانێ پرسیارکەن لە کوێ قسەکانمان پێم خۆش ئەگەر پرسیارتانە پرسیارەکانتان وەڵام بەمەوە ئاری جۆ لە منە یەکچۆ لەگەڵێمە بەڵێ جۆم لێتان باشە لەم ڕۆژەیە سپاس بۆ تۆ کە لەسەر مێژۆکەی کۆمەڵە زانیاریت داینێ بەڵام لەم ڕۆژەیە ئەبێ کۆمەڵە چالاکی بەڕێوە بچێ من پێم خۆشە بە گشتی تۆ باسیکەی لە ڕووی خواردنەوە لە ڕووی جلوبەرگەوە و ئایا لەم ڕۆژەیە مناڵ تەمەنە جیاوازەکان بە تەمەنەکان چۆن ئەم ڕۆژە یاد ئەکەنەوە پێم خۆشە لەسەر هەموو بابەتەکان زانیاریمان بێت زۆر باش بەیانیان نانی بەیانیان هەیە ئەمان خۆیان ئەڵێن بە هەندێک خواردنەوەەوە پێگومان لەگەڵ هەندێک خواردنەوە بنانی بانی دەخۆن جەژنەکان کردو بە دوو باش بەشی گەورەکان لە دوای نێوەڕوان دەستەکەن بە چالەکیەکانی خۆیان و ڕێوەشتم و پرایتی خۆیان هەیە بەیانیانیش منداڵەکانە نۆکو لە دیمەنەکاندا بینیتان لە نێو خوێندنگاکاندا یا ئەو دیمەنانی کێسەوە لەسەر شاشی کورساتەوە دیبینن چالاکی جۆرا و جۆریانی وەکو لای خۆمان چۆن هەندێک بابەتی ئێستا ڕاز و بخەیەم هەبوو جلوبەرگی تایبەتیانە بوو اینجا دەمێ باسێکی تریش بکەم جلوبەرگێکیان هەیە کە زۆر گرانە چۆن لای خۆمان لە جەژندا سەر کۆلانە شاڵی کوردی زۆر گران 1500 دلار 2000 دلاری پێدەن ئەمانیش هەندێک لە دیمەنەکان دەبینن هەندێک جلوبەرگی تایە پارچەی زیوی پێوەیە جاو زیوانە گرانن هەندێک لە ماڵە دەوڵەمەنەکان بێگومانەوانی کە سەرمایه‌دارن بۆ منداڵەکانە نەوانی کە تەمەنیان دەگاتە 15 ساڵ ئەم جلوبەرگیان وەکو دیاری پێ دەدەن لەم جەژنەیە کە لەبەری بکەن بە پێ و زانیارانە و داتانی کە من وەرم گرتووە هەندێک لەو جلوبەرگانە نرخەکەی دەگاتە نزیکەی 150,000 دلاری لای خۆمە بە نرخێکی زۆر بەخەیاڵێ بۆ جلوبەرگانە بۆ پیکە زیوی پێوەیە لە بەشێکی تری چالاکیەکانیان ئەو ئاڵایی کە ئێوە دیبینن لە سەربانی ماڵەکان تەنانە لە دیمەنەکانە دیبینن هەندێک لە جۆر لە کرێم و شیرینی و بابەتی تایبەت بە ئاڵای نەرویج دەڕازێنەوە ئەمڕۆ چالاکیەکان دەکەن هەموو ماڵێک ئاڵای هەڵدەکات واتە لە سەربانی ماڵەکان ئاڵای خوان هەڵدەکەن ئەوەی کە دێتە دەرەوە لێرە ئاڵایەکی پێ یان ئاڵایکی کردۆ بە سنگەوە بۆ دەڵێن گەلی نەرویجی زۆر نیشتیمان پەروەرن زۆر نیشتیمانەکەی خۆیان خۆشەوێ زۆر ئارەزویان لە ئازادی و دادپەروەری بیرکار نەچێت لە نێو دە وڵاتی جیهاندا کە زۆر ئازاد و دیموکراسی نەرویج پلەی یەکەمی وەرگرتووە لە دیموکراسیە و بیریشتان نەچێت کە لەم وڵاتە بژێوی ژیان زۆر باشە تەنانەت بۆ کەسانی کۆچبەریش ئەم وڵاتە
وڵاتێکی زۆر باشە من زۆر کوردم بینیەوە لێرە قسەم لەگەڵ کردوون باسییان لەوە کردووە کە لە وڵاتی نەرویج زۆر ئاسوودەن چالاکی تریشان زۆر زۆرە لەم ڕۆژەیە کە بۆچی لە نەرویج بەم ڕۆژاڵان ڕۆژی ئایسکریم ئەمە پەیوەندی بە چیەوە هەیە؟ زانیاری باش کۆ کردوەوە لەسەرم بابەتە بە حکمی کە لێ بێەوە هاوکارانیشمان لێرەوەڵێن ئاری ڕەنگەڕۆی کراوەتەوە ئاری ڕنگ و ڕوو زۆر جوانەوە و دەم چاوەکەنێ سپاسیانەکەم وڵا پەیوەندی بە ئاوهاواکەیەوە پەیوەندی بە ئاوهاواکەی بەداخەوە لە کوردستانەوە خۆڵباری نەهەیە بینم بەڕاستی لێرە خۆڵباری نەر نییە زان هەندێک کەسە نازانە خۆڵبارین چییە لێرە لەوێ ئایسکرێم لەم ڕۆژەدا بە ڕۆژی ئایسکرێم ئاری ئێستا لای ئێوە کاتژمێر چەنە سعات چەنە؟ ئێستا لەم کاتێککە من قسە بۆەوەکەم پێنجێ بۆ داواتە پێنجێ بۆ یانزەی لای لانە زۆر لە حەزەکە پێی بڵێ سەعات چەنە بە ئاری وایە؟ بۆیە بەم ڕۆژە شڵەن ئایسکرێم چونکە هەندێک داتا هەیەڵەن لەم ڕۆژەیە بە میلیۆنان ئایسکرێمە خوێ لە مناڵەکان هەمووی ئارەزوی ئایسکرێمەکەن حەزەکەن ئایسکرێم بخۆن و بێگومان هەندێک داتا ئەڵێت جار وایە ئەگاتە 30 میلیۆن ئایسکرێم لەم ڕۆژەیە خوێوەتە داتاکان لە دوای ئەم جەژنەش بڵاوەکەنەوە یعنی بزانن چەند ئایسکرێم خوراوەیان چەند نەخوراوە. ئاری ئەی تۆ ئەمڕۆ ئایسکرێمە خواردووە بۆی کە لەگەڵ نەرویجەکانە بەشداری تاوی ئەم ڕۆژیان لەگەڵا بکەی؟ نەوەڵا بەزۆ نیازین ئەم ڕۆتای ئەوارە بەشدار بین لەگەڵیانە بێگومان چالاکیەکانیان زۆر زۆر جوانن هەندێک نمایش باز دەکرێت نمایشی ئۆتۆمبیلەکەن نمایشی جلوبەرگەکەن جابیریشمانە چێ بەشێکی زۆر لە گەلانی تریش لە رووسیا لە نەرویج دەژین مەسەلەن رووسین ئۆکراینین زۆر وڵاتی تر ینی زۆر وڵاتی تر لێرە ئەژین هەندێکیان بە جلوبەرگی ڕەسەنی خۆیانەوە بەشداری ئەم چالاکیەکەن کە بەلای نەرویجەکانەوە تۆزێک نامۆیە ئەڵەنەوە بە جلوبەرگێکی ترەوەیەیت بەشداری لە ڕۆژی سەربەخۆی وڵاتێکی تردا دەکەیت ئەمانە کۆمەڵێک بابەتن لێرەدا باز دەکرێت زۆر شتی تایبەتتر هەیە لە نێو ئەم بۆنەیەدا کە ئەمان بەڕێوەی دەبن یان بەسەری دەبن گەورەکان تا درنگانێکی شەو ئەم شەو بەسەر دەبن هاوشەوی جژنەکانی خۆمان چۆن بەیانیان زوو هەڵدەسین هەمووی نیگەرانن قەلەقن خواخوای جژنە پیرۆزەیەتی خواخوایەتی خواردن بخوا ئەمانیش بەم چێوە بەس بەڵام نانێکی بەیانی ئەم ڕۆژ دەکەن بە دووژە واتە سێژەم ناخ دەکەن بە دووژە ژەمی بەیانیان لە نێوەڕۆ دەخۆن و ژەم یاوارەشیان هەمووی پەیوەندیدار بە برژان و بۆ لای خۆمان چۆن گڕیلەکەن ئەمانش بەم جۆرە جژنەکە بەسەرەبن کەشەکەی زۆر بەدڵاکی وادارم کە گەڕای تۆ لای ئەمەیتر دەموچەوە هەر ئاوا بێ ئەو پێ بکەنی لەگەڵمانە لەگەڵ ئەوەشە ئاریجان پێم خۆشەوە کو دوایین پرسیار ئێستا لەگەڵ قسەکانی توە کۆمەڵی وێ نابینی چەندین کەس وەکو جلی سەربازی یاخ وەکو کەلتوری خۆیان و هەمیشەش هەمویان ئاڵایکی خۆیان بەدەستەوەیە ئەم جلانە تا چەند لای ئەوان بۆتە بەشێ لە کەلتوریان تا چەندیانوێ لە ڕێگەی ئەم ڕۆژۆ کەلتوری خۆیان بناسیێنن ئەوەی کە تایبەتمەندی ئەم جژنەیە ئەو جلوبەرگانەی کە باسم کە هەندێکیان دەکاتە 150,000 دلار بە زمانە بازاڕێکی خۆمان دەفتەرونی یەکەکات کە زیوی پێوەیە وەکو نەریتێک ئەوان پێڕێوی دەکەن بە تایبەتی کەسە بەتەمەنەکانیان زیاتر ئەوەی کە من تێڕوانین و مڕوانین لیان کەسەکانیان کە چونەت تەمنێکەوە ئەو جلوبەرگە دەپۆشنوەکو ڕەسەنایەتی و کللتوری تایبەت بە وڵاتی نەرویج و شێوەی خۆمان ئەوانیش دەیانێت ئەو ڕەسەنایەتی خۆیان بپارێزن وەرکەکە پارێزن ئەمە چەند ساڵە لە ساڵ 1940 تا ئێستا لە حەڤەی مەی ساڵ 1970 ببرن هەتاوەکو ئێستا ئەمان ئەم یاداکەنەوە هەموو ساڵێک چالێکەکان من جۆرە بەڕێوابن هەموو ساڵێک ئاکتیڤیتی و هەموو ئەم پراید و ئەمە لە وڵات لە ئێمە لە شاری کریستیانساندین کە بێگومانی چێکە لە شارە گەورەکانیش لە وڵاتی نەرویج پێما بێدەگەر هەڵە نەبم هەشتم شاری گەورەی وڵاتی نەرویجە لە ڕژمارەی دانیشتوانەوە لە زۆرێک ئەمڕۆ لە سەرانسەری نەرویجدا چالەکەکان من جۆرە بەڕێوە چالەکی گەورە ئەنە دوایتە خۆ دەبینێتەوە لە کۆنسێرت و فستیڤاڵی ڕێڕۆیشتن و کالاکی و نمایشی ئۆتۆمبیل و نمایشی جلوبەرگی ڕەسەن و زۆرێک لە بابەتەکانی کە ئێستا ناتوانین لێرەدا باسی پێیان بیان بینی بەڵام بەگشتی هاوشێوی جەژنی لای خۆمان وایە